بەڵێ بەڕێزان ئەوەی کە بینەری بوون ئەوە کۆنفرانسی ڕۆژنامەوانی گوتەبێژی پۆلیسی هەولێر بوو سەبارەت بە ئەو تاوانانی ئەنجام درابوون لە هەولێر. دەگەڕێنەوە سەر دۆسیەکەی خۆمان کە دۆسیەی پێکنهێنانی حکوومەتە لە عێراق 9 مانگ زیاترە هەڵبژاردن کراوە، بەڵام تا ئێستا دیار نییە حکوومەت پێک دێ یان پێک نایە. ئەی ئەگەر پێکیش هات بەبێ تیاری سەدری کە کشاوەتەوە و دەشتوانێ بە ئاسانی شەقام بجوڵێنێ حکوومەت پێک دێ یان پێک نایێت. ئەمانە کۆمەڵی بابەتن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەسەر ئەەکەین، پرسیاری زیاتریشی لەسەرەکەین. زۆر بەڕێز محمود عگەیلی ئەمینداری گشتی حیزبی ئومەت ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە. بەڕێز عگەیلی زۆر بەخێربی، سوپاستانەکەین کە جارێکی کەش بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بە خۆ دەزانی 9 مانگە هەڵبژاردن کراوە، سەدر کشاوەتەوە. ئێستا چوارچێوەی هەماهەنگی ناو بەناو دەڵێن دەتوانین حکوومەت پێک بێنین. پێ دوایە چوارچێوەی هەماهەنگی بتوانین حکوومەت پێک بێنێ؟ ئێوارە باش بۆیەوە بۆ بینەرانی کەناڵی کوردستان سەری بەڕێز، من خۆشحاڵم کە لەگەڵ ئێوەم لەم دیدارەتدا کە ماوە لەگەڵ ئێوە قسە و گفتوگۆ دەکەین. بەڕێز سەدەر، دوای ئەوەی کەوە لە پرۆسەی سیاسی و پەرلەمان کشایەوە لە پەرلەمانتارەکانی کۆتلەی سەدری لە پەرلەمان کشانەوە هەمویان ئەحراز کرد بەڕاستی. دوای ئەوەی کەوە نەگەیشتونتە ڕێکەوتن لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی و ئەو عینادیەی چوارچێوەی هەماهەنگی کردی بەڕاستی کە ویستی پارێزگاری لە پۆستەکانی خۆی بکات. هاوپەیمانی سێخۆڵی بەڕاستی زۆرێک لە دیدگاکان و پرۆژەی پێشکەش کرد بەڕاستی، بەڵام لەم بابەتەدا ئەمە سەدری ناچار کرد کە گەورەترین براوە بوو لە هەڵبژاردندا ئەو بنکە جەماوەری بەرفراوانی هەبوو کە کشایەوە لە پرۆسەی سیاسی لە پێی گوتن وەرن ئێوە حکوومەت پێک بهێنن ئەگەر دەتوانن. ئەمڕۆ بەڕاستی هەمووان لە تەنگژەدان، بەڕاستی یەکەمیان چوارچێوەی هەماهەنگژی لە تەنگژەدایە بەڕاستی و زیانی زۆری بەرکەوتووە. من لە دیدگایشی ئامۆژگاریەوە باز دەکەم ئەگەر لە شوێنی چوارچێوەی هەماهەنگی بووم بەغاردان دەچوومە حەنانە، دەچوومە لای سەدەر، تەنازولم دەکرد، سازشم دەکرد، پێم دەگوتن بڕۆ حکوومەتی زۆرینەی سیاسی پێک بهێنا. ئێمەش پاڵپشتی دەکەن لە پێناو بەرژەوەندی گەلی عێراقیدا، چونکە ئەوان دەزانن حکوومەتی عێراق زۆر سەختە بەبێ ڕەوتی سەدەر، زۆر سەختە. کاندیدکردنی پۆستی سەرۆکوەزیران کەسێک بۆ سەرۆکوەزیران کێشێکی گەورەیە بەڕاستی. ئەمڕۆ شەقام کوڵاوە لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی ئەمنیەوە، لە ڕووی بژێویەوە، گرژێکی زۆر لە ناوچەکەدا هەیە. ناوچەکە ڕوبەڕووی کێشەی زۆر بۆتەوە بەڕاستی. بۆیە ئێمە پێم وایە پرسی کێشی پێکردنی حکوومەت زۆر ئاسان نییە بەڕاستی. بۆیە هەندێک لایەنی دیکەن داوای پیشاندان دەکەن بەڕاستی. زۆر باشە. بەڕێز عوگەیلی، منەوێ هەر زۆر بەڕاشکاوانەش وەڵام بدەیتەوە. خوێندنەوەتان بۆ دواتیوتی سەدر چییە؟ ئەو تیوتەکەی کە دەڵێت ئامادە بن، پێ دوایە خۆپیشاندان دەست پێ دەکات. بەڕێز سەدەر دەرفەتی بە ئەوانە داوە، دەرفەتی بەوەن داوەن ئەگەر هاتوو حکوومەت پێک نهێنن دوای جەژن ئەوە بەڕاستی ڕەوتی سەدەر بەدڵی ئەوە نەبێ حکوومەت شکست پێ دەهێنێ. ئەگەر بەدڵی ئەوان نەبێت و شکست بەوانەش دەهێنێت کەەوە حکوومەتیان پێکێناوە. بەڕاستی پرۆسی سیاسی لە عێراقدا کێشەیەکی زۆر گەورەی تێدا هەیە. گەورەترین برایەوە لە هەڵبژاردندا دەکشێتەوە لە پرۆسی سیاسیدا. تەنانەت ئەگەر چی قەرەبوو کرایەوە لە پەرلەماندا بەڕاستی ڕەوتی سەدەر خاوەن بڕیارە، خاوەنی جەماوەرێکی زۆرە. بەڕێز سەدەر زەعیمێکی سیاسیە، زەعیمێکی سیاسیە، ڕازی بین ڕازی نەبین کاریگەری خۆی هەیە. ئەگەر ئێمە قسە لەسەر زەعیمە سیاسیەکان بکەین، دوو زەعیمی سیاسیمان هەیە کە کاریگەری زۆریان لە پرۆسی سیاسی عێراقدا هەیە. بەڕێز سەرۆک مەسعود بارزانی زەعیمە، بەڕێز سەدری ئەویش زەعیمێکی سیاسیە. بەبێ ئەم سەرکردانە بەڕاستی حکوومەتێکی بەهێز لە عێراق لەدایک نابێت، سەقامگیری لە ئارەدا نابێت، بەرقەرار نابێ. بن پێم سەیرە لە چوارچێوەی هەماهەنگی چۆن دەیانەوێت حکوومەت پێک بهێنن بەم دۆخەوە. بەڕاستی من پێم وایە ئێستا ئەوان لە کێشەدان، کێشەیەکی زۆر گەورەیان هەیە. ئایا چی دەتوانن بیکەن؟ بەڕاستی چۆن دەتوانن سازش بکەن؟ چۆن دەتوانن هەڵەکانی ڕابردوو چارەسەر بکەن؟ چوارچێوەی هەماهەنگی چۆن دەتوانێت بەبێ ڕەوتی سەدەر کارەکان بڕێوە بات؟ زۆر چاکە. بەڕێز عوگەیلی، حتمما خۆشتان دەزانن زۆر کەس و زۆر لایەنیش قسە لەسەر هەڵوەشاندنەوەی پەرلەمان و دووبارە هەڵبژاردنەوە دەکەن. پێت وایە ئەگەر هەڵبژاردنەوەش کرا
هەمان سینناروی ئێستا دووبارە نابێتەوە. بێگومان بە دڵنیاییەوە پرسی دووارکردنەوەی هەڵبژاردن بێکەڵکە بەڕاستی بێکەڵکە چونکە ئەمڕۆ هەڵبژاردن پێویستی بە کاتە، پێویستی بە ئامادەکاری، پێویستی بە پارەیە، پێویستی بە بودجێ، پێویستی بە هەمارکردنەوەی کۆمەڵێکی یاسا هەیە، بەڕاستی پێویستی بە گۆڕینی کۆمیسیۆن هەیە. من پێم وایە بە دڵنیاییەوە ئەگەر هاتوو حکوومەتیش بکێنرا لێکتەگەیشتنیش بەڕاستی حکوومەتێکی خوار و خێز دەبێت، حکوومەتێکی بەهێز نابێت بەڕاستی ئەو کاتتا، چونکە یەکێک لە داواکاریەکان من یەکێک لەوانەی کە داوام لە سکاڵام تۆمار کردووە لەسەر پەرلەمانی عێراق لەسەر هەلبووسی بەڕاستی دادگای فیدراڵیش پێداچوونەوە بە سکاڵەکەی ئێمە دەکات، بەڕاستی پێداچوونەوەی بۆ دەکات چونکە کاریگەری زۆر هەیە لەسەر دادگای فیدراڵی. ئایا چی وای کرد کە ئێمە سکاڵا تۆمار بکەین؟ بەڕاستی ئەوان هیچ ڕێزیان لە دەستور نەگرتووە. بەڕاستی لۆژیک نییە تۆ 9 مانگ بۆی هەڵبژاردنت کرد بێت نەسەر کۆمەر هەڵبژارد دەبێنێت لەسەر وەزیران. بەڕاستی ئەمە ننگیە لە دەستوری عێراقیدا، دەستور پێشێل کراوە. ئەو پەرلەمانتاری کە دەستور سوێن دەخوات بۆچی دەبێت دەستە کار بکێشێتەوە؟ دەبێت لە شوێنی خۆی دابنیشی، لە شوێنی خۆی ئامە دەبێت بۆ چوونی خۆی دەرببڕێت. تۆ موچەت هەیە، تۆ شوێنت خواردووە کە خزمەت بەگەلەکەت بکەین، نە خزمەت بە لایەنە سیاسەکان بکەیت کە تۆی هێناوەتە لە پەرلەمان دایناوی. بۆیە پێم وایەکەوە زۆرێک لە لایەنە سیاسیەکان پێم وایەکەوە ئەو پەرلەمانە شەرعیەتی نەماوە، بەڕاستی ناتوانێت کەوا دۆسیەی ئەم قۆناغا بەڕاستی بەڕێوە بات و ئەو دۆخی کە عێراقی پێوە بەڕێوە دەچێت. زۆر چاکە بەڕێز عوگەلی، ئێوە باسی دادگای فیدراڵیتان کرد و ئێوە خۆشتان داواتان تۆمار کردووە. قسە چییە لەسەر بڕیارەکانی دادگای فیدراڵی دواتریش کە هەر خۆیان دەڵێن ئێمە پەیڕەوەی دادگا هەموارەکەینەوە دەتوانین لە بڕیارەکانمان پاشگەز ببینەوە؟ پێ دوایە ئەم دادگای فیدرالیە چۆنە؟ بۆ وایە؟ بەڵێ ئەم دادگای فیدرالیە بەڕاستی زۆرینەی بڕیارەکانی کە دەیدات بەرژەوەنی گەلی عێراقی تێدا نییە، بۆ بەرژەوەندی لایەنە سیاسەکان بڕیاری داوە. هەمووان شاهدی ئەم بابەتەن. عێراقیەکان لێدوانێکی سەرۆکی ئەنجومەنی دادوەری هەبوو بۆ بەڕێز فایق زێدان کە باس لە لێدوانێکی دەکرد، باسی فشاری لەسەر دادگای عێراقی دەکرد لە تەواوی بوارەکاندا. بەڕاستی ئێمە ئامانجێکمان نەبووە کە سکاڵامان تۆمار کردووە لەسەر پەرلەمانی عێراقدا، ئێمە سکاڵامان تۆمار کردووە چونکە پێشێلکاری دەستور لە عێراق ڕووی داوە. بەڕاستی پەرلەمان نەیتوانی پابەندی دەستور بێت، بەڕاستی دەبوو سەرۆکۆمار هەڵبژێرێت کە نەی کردووە. دوای هەڵبژاردننی سەرۆکۆمار دەبوو سەرۆک وەزیران ڕست پێدرێت. دادگای فیدرالی لە هەمان کاتدا پەرلەمان تۆزێک دەرفەتی داوە بۆ ئەوەی ڕێک بکەون. ئەوش بریتە ئەم ماوەیە کە دایناوە. بەڕاستی ئایا ئەو وادەیە چەندە؟ کاتەکەی چەندە؟ بەڕاستی کێشەیەکی هەیە، دەبێت ئەو کێشەیە کلا بکرێتەوە. پەرلەمانتارەکە پارەوە دەگرێت لە گەلی عێراقیدا، دەبێت ڕێز لە ئیرادی گەلی عێراقی بگرێت، دەبێت لە شوێنی خۆی بمێنێتەوە، دەبێت ڕێز لە هەڵبژاردن بگرێت. بۆ نمونە باسی دەکەم ڕەوتی سەدر کوتلێکی گەورەیە لە پرۆسەی سیاسی عێراقدا خاوەن کاریگەری هەیە کە لەسەر بەڕێز سەدر حیساب دەکرێت. ئەندامەکانی کوتلەی سەدری لە پەرلەمان دەکشێنەوە. بۆچی ڕێگەیان پێدان؟ بەڕاستی چونکە ئەوە ناتوانن. کوتلێکی دیکە هەیە دەتوانێت کە سازش بکات لە پێناو تێپەڕاندنی حکوومەتێکی بەهێز، حکوومەتێکی زۆرینەی سیاسی کە هاوپەیمانی سێقۆڵی داوای دەکرد. ئەمڕۆ دەبێت ڕێز لە ئیرادەی گەلی عێراقی بگیرێ، نەک ئیرادەی گەلی عێراقی پێشێل بکرێت و دەبێت شتێک لە پەرژەوەندی گەلی عێراق پێشکەش بکرێت. بۆچی دەبێت ئێمە کەسانێک بینین کە بەتوانە بن؟ ئەمە بەڕاستی ناکرێت. ئێمە لە 2022 داین تاوەکو ئێستا ئێمە وێزگەیەکی کارەبا دەکەینەوە. بەڕاستی 20 ساڵە ئەمە عیب نییە کە ئێستا وێزگەیەکی کارەبا دەکەینەوە لە میسان. جیهان گەشتۆتە کوێ؟ ئێمە لە کوێین؟ بەڕاستی شەرمەزاری و ننگیە لەسەر حکوومەتەکەمان، لەسەر ئەم کەسایەتیانە کە قسە لەسەر ئەم بابەتە دەکەن. ئێستا جیهان بۆتە گوندێکی بچوو، کارەبا لە هەموو شوێنێکدا هەیە کەچی ئێستا گەلی عێراق ئاوی نییە، کارەبای نییە، خزمەتگوزاری نییە. زۆر باشە. بەڕێز عوگەلی، بابێ مەسەر مەسلەی شەراکەتی کە کورد داوای دەکە بە خۆ دەزانی، ینی بە ئاشکرا دەڵێن کورد بە تایبەتی سەرۆک بارزانی زۆر بەڕاشکاوانە ئەو پەیامەی گەیاندۆ دەڵێت دەبێ ئەو حکوومەتی داهاتوو ئەگەر دروست دەبێ ئەبێ پرەنسیبی شەراکەت و تەوافق و تەوازن جێبەجێ بکات. پێ دوایە حکوومەتی داهاتوو بەبێ شەراکەت و تەوافق و تەوازنی بەشداری کارای کورد پێک بێت یان لەسەر قاچی خۆی ڕابوەستێ؟ با بەڕاشکاوی قسە بکەین، بەبێ مجاملە قسە بکەین. مەحاڵە حکوومەت پێک بهێندرێ بەبێ کورد و ڕەوتی سەدر.
قسەیەکی دیکە دەکەین ئەم تێکەڵاوی لە میلیشیاکان و چەتەکان ڕوویداوە موشەکەکان هەیە دەکرێت کەوا ڕێز لە شەراکەت بگیرێ پرسیارە ئێمە ئێستا هاوبەشی تۆم کەچی ڕۆژانە بردومان دەکرێن هەڕەشەمان لێ دەکرێت بەڕاستی کورسەکانمان لێ دەسێنرێتەوە ئایا چۆن ئەمە سەر دەکەوێت تۆ ڕێز لە بابەتی کورتەی گەورە نەگرتووە لە پەرلەمانی عێراقدا تۆ 19 ساڵی ڕابردوودا شکستت هێنا لە ئیدارەدانی دەوڵەتی عێراقیدا دەرفەت بە کەسانی دیکە بدرێت با ئەزمون وەربگرین خەڵکێکی دیکە سەیری ئەزمموی هەرێمی کوردستان بکە و ئاوەدانی کە لە هەرێمی کوردستان بکە ئەو هەموو شەقامە و خزم لە گوزاریە دۆخی ئەمنی و کارەبا 20 ساڵی ڕابردوو لە عێراقدا چی کراوە بە هەموو بوجە زۆرەوە نەمانتوانی کارەبەدابی بکەین تاوەکو ئێستا شمولی دەهەیە ئابوورێکی لەرزۆک دۆخی ئەمنی خراپە جەنجاڵی لە شەقامەکاندا هەیە بەڕاستی قورسە حکوومەتێک بەبێ کورد و ڕەوتی سەدەر پێک بهێنرێت قورسە لە هەمان کاتدا ئەگەر هات و ڕەوتی سەدر کۆمەڵێک زەمانەتیش بدات بۆ سونە و بۆ پێکاتەکانی دیکە ئەو کاتەش ئەوان پابەند نابن چونکە ڕەنگە ئەو کاتە چوارچێوەی هەمانجی قسێکی دیکە هەبێت کە هەندێک گروپە چەکدارەکان لە هەندێک شوێندا کۆنتڕۆڵیان کردووە ئەم ناوچانە ئەم گروپانە لێدا بکشێنێتەوە کە باز لە خەڵک وەردەگرن لە شوێنانەدا کە زیانی بە خەڵک گەیاندووانە لە هەموو شتێک دەکرێت پاشەکەشە بکات بەڕاستی بیداتە سوپای عێراقی بۆ ئەوەی کەوا وەکو نیە سپاچیەک ئەمە نییە بەمەسێ بەڕێزە سێکە مووسڵ دەژێت کۆنتترۆلی چێدایە سەلاحەدین چێ لە سەلاحەدین کۆنتترۆڵن سوپانیە چێ کۆنتترۆلی کردووە بەشێک لە میلیشە چەکدارەکان گروفە چەکدارەکان کۆنتترۆلین کردووە کە هەندێک بەرژەوەندی حزبیان هەیە لەگەڵ ئەمانەدا بۆی ئێمە با فێڵ لە خۆمان نەکەین حکوومەت بەبێ کورد و ڕەوت و سەدر پێک نایێت حکوومەت بەبێ ڕەوت و سەدر و حکوومەتێکی بەهێز نابێت تێبینی هەیە بەڵێ تێبینی سەرتەواوی لە نەسیاسەکاندا هەیە دەبێت بەڵام لە هەمان کاتدا دەبێت ئێمە ڕێز لە ئەنجامی هەڵبژارد بگرین بۆچی هەڵبژاردمان کرد بۆچی هەڵبژاردمان کرد بۆ ئەوەی کە ڕێز لە ئیرادەی خۆی بگرێت هەمومان بۆچی هەڵبژاردن کرا بۆچی خۆتان حکوومەت پێک بهێنن کەوات هەڵبژاردن بۆچی کرا لە 19 ساڵی ڕابردوودا یەک شەقام قێتاو نەکراوە نەخۆشخانەیەک دروست نەکراوە چی دەکەیت باوەڕ چی پێ دەکەیت تۆ لە 2022 دای باس لە کارەبا دەکەی لە زستاندا باس کارەبا ناکەی لە تەمموزدا باس دەکەی ئێمە عیبێ بەڕاستی زۆر باشە زۆر بەڕێز مححمود عگەیلی ئەمینداری گشتی حیزبی ئومە گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 سوپاس بوویەوە شەوتان باش.